ادبي فرم او كاتان باش برای سروکاتی پارلمانی کردستان، برای سروکاتی هرمی کردستان، برای سروکاتی انجمنی وزیرانی هرمی کردستان، برای زیوین بابت یادداشتنامه لکاتێک دا تیرۆستانی داعش هێشتا مەترسێکی جددین لە ناوچەکەدا و کۆمەڵگای نێودەوڵەتی سەرقاڵی ڕشتەچەشکردنی ئەو مەترسیە و بەرقەرارکردنی ئاشتی ئاسایشی جیهانن. ئەوە تا دەوڵەتی داگیرکەری تورکیا بە بەرچاوی هەموو جیهانەوە سەروەری خاکی عێراق پێشێل دەکات و دەیان کیلۆمەتر سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە و پێگە و سەربازگەی تێدا جێگیر کردەوە و ڕۆژانە بە فڕۆکەی پێشکەوتووی جەنگی و چەشی قەدەغەکرا و گوند و ڕەز و باخ و پاوانی ناچە سنووریەکان بۆمباران دەکات و خەڵکی سبیل بە ئامانج دەگرێت. سەدان گوندوێران چۆرکراون و دانیشتوانەکانی ڕۆژانە دەبنە قوربانی و دەربەدەر دەکرێن. سەرڕای ئەم تاوانکاریانەش ڕێمی تورکیا زیاتر لە ساڵێکە دەستی بە تێدانی ژینگەی کوردستان کردو و دارستانەکان دەبڕێتەوە و ڕۆژانە سەدان تەن لە دارەکانی هەرێمی کوردستان ئاودیوی تورکیا دەکات. وا دیارە حکوومەتی تورکیا لەم کارە لەشکر کێشی و تاوانە و باری ناجێگیری ئەمنی سیاسی عێراق و ناوچەکە و درز و کەلەبەری نێوڕزی لایەنی باڵا دەستەکانی هەرێمی کوردستان دەخۆزێتەوە و پاسا بۆ داگیرکەری و گەڕانەوەی سەردەمی خلافەتی عوسمانی دەهێنێتەوە. ئەم ڕەفتارەش ئاڵۆزی و ناسەقامگیری لە ناوچەکە زیاتر دەکات و زەمینەی سەرهەڵدانەوەی پەلاماری تیرۆستانی داعش خۆشتر دەکات کە ئەمانەش هەر لەلایەن دەوڵەتی تورکیا و پاڵپشتی دەکرێن. لەلایەکی ترەوە تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان و بڕینەوەی دارستانەکان بە پێی پەیمان نامە و ڕێکەوتنە نێودەوڵەتەکان تایبەت بە پاراستنی ژینگە بە تاوانی جەنگ ئەژمار دەکرێن و پێویستە لایەنی داگیرکەر و شەرکەر پابەندی پاراستنی ژینگە و سەرچاوە سروشتەکان بکرێن. هەروها حکوومەتی ئێرانیش بەشێکە لەم پێشێرکاری و ستەمە کە دەرحەق گەلەکەمان ئەنجام لێدا وەکەوتە ستەمیشیان گرتنەوەی سەرچاوی ئاوی هەرێمی کوردستانە کە ئەمەش مەترسی بۆ سەر ژینگە و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە. سەرڕای ئەو داگیرکاریە و زوڵم و ستەمەی کە بەرەوشی گەلەکەمانی گرتوتەوە ئێمە لە حیزبی شۆڕی کوردستان لە کاتێکدا کە پشتگیری لە تێکۆشانی گەلەکەمان لە سەرجەم پارچەکانی کوردستان دەکەین و جەخت لە پاراستنی سەروەری خاکی باشووری کوردستان دەکەنەوە و داواکارین لە دەستوەردانی دەرەشی لە کاری و باری ناخۆ بەدوور بێت و وەک ئەو ڕووداوە نەخوازانەیە کە لە چەند ڕۆژە ڕابردوو ڕوویدا کە بوو بەهۆی شەهیدبوون و برینداربوون چەندی پێشمەرگە و جێگای نیگەرانیمانە داوای ئاشتی و تەبایی لە ناو ڕزەکانی گەلەکەمان دەکەین و چونکە گرژبوون و ئالۆزەکان لە نێو خۆدا تەنها بە زیانی گەلی کوردستان کۆتایی دێت و دوژمنان تێدا سوودمەند دەبن. هاوکار لایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە لە ئەنجامی ناتەبایی و گەندەڵی و نادادپەروەری و فەرمانڕەوایەکی نادامەزراوەیدا ڕۆژانە ماف و ئازادەکان پێشێل دەکرێن و موسەخۆر و خانەنشینان موسەکانیان زەوە دەکرێت و یان بە لێبڕینەوە پێیان دەدرێت. زیادکردی باز و ڕسومات و گرانی بازار و سوتەمەنی و هەرازی ملکی گشتی بە پاسایی بەتایبەتکردنەوە هەموو ئەمانە گەلەکەمانیان دووساری نەهامەتی و دڵڕاکێ قوڵ کردوتەوە. لەبارێکی ئەوها داواکارین بە فەرمی هەڵوەشانەوەی دەست بەجێ ڕێککەوتن و سنوور بەزاندنی لە نێوان هەردوو وڵاتی عێراق و تورکیا. سنوورێک بۆ لەشکر کێشی تورکیا دابنێت و لە خاکی هەرێمی کوردستان وەدەبدرێت ڕێز لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بگیرێت. تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان و بڕینەوەی دارستانەکان بۆ شێندرێت. ئەم پرۆسە بەرنامە بۆ داڕێژراوە بە تاوانی جەنگ ئەژمار بکرێت و زیانەکان بە حکوومەتی تورکیا قەرەبوو بکرێتەوە. هەردوو حکوومەتی هەرێمی عێراق و هەرێمی کوردستان لە ئاستی بەرپرساردی پاراستنی سنوور و خاک و ژینگەی وڵاتەکان وەڵامیان هەبێت و ئەم دەستدرێژیە قبوڵ نەکەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئازادەکان پێشێل نەکەن و دادپەروەری و شەفافیت بەرقەرار بکەن و شیتر یاری بە قوتی هاوڵاتیان نەکەن و موسەبراوەکان خەرەبوو بکرێتەوە و لە ئاستی بەرپرسایەتی مێژووی ئەو قۆناغەدا بن. بەخێر بێ زۆر سپاس بۆ هەملایەت. زۆر سپاس. بەڵێ پرسیارمانەوە پارێزگای هەولێر حیزبی شۆڕی کوردستان. بەڵێ چۆن بۆ حیزبی شیوعی بەتەنیا هەڵوێستی هەبوو سەبارەت
شانی فروشا ئەوەی پێویستی بوون دەقی ئەو بەیاننامەیە